پێشتر کە باسی ئەومان نەکرد ئەمانوت کەنار دەریا یان کەنار ئاوێک یەکسەر منجەڵە یاپراخ و سەیرانمانە هاتە خەیاڵ بەڵام ئێستا دنیا ئەوەندە گۆڕاوە دێینە لای کەنار ئاوەکان و ئەم جۆرە چالاکیانە ئەنجام دەدەین من خۆم ئێستا هاتووم حەزم کردێوەش ببینن با بڕێت ئێرە کوردستانە بەهار یاخود پاییز زستان بێت یان هاوین هۆکارێکی هەیە بۆ چێژ بەخشین گەرمای تاقەت پڕوکێنی هاوین لە دەرگای داوین لەگەڵ کۆمەڵێک گەنجدا دەمانەوێت چێژ لە چالاکێکی وەرزشی وەربگرین پرۆژەیەک تاقی دەکەینەوە کە گەشتیاری کورد لە وڵاتانی دیکە ئەزمونیان کردووە و زۆری شنێ لە کوردستان سەری هەڵداوە. بەخۆم کاک هەردی کە پارتنەرین لەو بزنسە هەر چەندەمانێکە 10 ساڵ زیاترە هەر شاخڕەوی دەکەین کامپینگ دەکەین هەستمان کرد ئەو خۆشەی ئێمە دەیبینین لە ناو سروشت کە چەند هادئمان دەکاتەوە ئەو سرێسەی ڕۆژانە لە کاتی ئیش لە ناو چوار دیوار با بڵێن لەومان دروست دەبی کو ئەو سترێسەی بەتاڵکەینەوە هەستمان کرد بە پێویستمان زانی ئەو تەکنیکە ئەو شتە ئەو چارەسەرەکە سروشت دەمانداتێ لەگە خەڵکی شێری بکەین و بەشی بکەین و ئەوانش سوودی لێ ببینن چۆن ئەم شتانەتانێنا کاتی چەند ویست کە هەموو شتەکان بە تەواتی دابنرێت و ئیتر خەڵک بێت لێرە گەشتی خۆی بەڕاستەکەی ئەوە 3 ساڵە خەریکی ئێرەین هەر ساڵە و هەر مانگە و شتێکی نوێ زیاد دەکەین ئێستا زۆر هەر بۆ دوایانە تایرەکەشمان زیاد کردی لێرە هەستمان کرد خەڵک حەز دەکات چالاکی بکە لێرە هەر دیمەنەکە نیە هەر کایەکە نیە ساڵاکی زۆرمان هەبی لە داهاتوشدا ئەکید ساڵاکی زیاتریش دادەنێن پێش بڕ شێشتویا زیاد دەکەین خەڵک حەز بکە کە دێتێرە خۆی لە بیرکە بەڕاستی یعنی بە تەواوی 100% لەو دقەی ئێستا دابژێت. کایاک وەرزشێکی پڕ سەرکێشی و چێژە پێویستی بە دەست و بازوویەکی چست و چالاکەیە کە لە دوورەوە سێری ئەوانە دەکەیت کە کایاک دەکەن کەمێک ترس داد دەکرێت ترس لە خنکان و قەڵب بوونەوە بەڵام بۆ ئەوەی کایاک بکەیت مەرج نییە مەلەوانێکی باشیش بیت. ئارزوخوام پێم بڵێ بزانم تۆ هەفتانە دەی سەردانی ئێراکی؟ هەموو هەفتێک نا بە پێی مەجال 2 هەفتە جارێک جاری وایە هەموو هەفتان دێم سەردان دەکەمەرەوە. خۆشە کارکردن؟ زۆر خۆشە دوور دەبی لە ژاوەژا و جەوێکی خۆشە هادەئە زۆر خۆشە. ئەی من بینیمی ئابم هێلەکانەوە مەلەت نەزانی چۆن ئێوێری بیت ئێرە ناترسی لەو ئاوە قوڵا من هەر چوومە ناویزی ڕام کرد ناوڵە مەلە نازانم هیچ نازانم بەس کە ئەو چاکەتانە لەبەر دەکەی ینی خۆت پڕداینا ئەو یەکسەر دێەوە سەر ئەو ینی ترسی ناوێ ئەکیت هیچ ترسی نییە. پرۆژەکە بژانەوەیەکی باش بە کردی گەشتیاری هەرێمی کوردستان دەدات بەشێکی زۆری ئەوانەی خۆیان بۆ سەوڵ لێدان ئامادە کردووە و هەفتانە دێنێرە خەڵکی دەرەوەی کوردستان و بیانین. سڵاو بڵێ کوردستان زۆر خۆشە بەڕاستی چێژ لەم گەشتە وەرەگرم سێم جارمە دێم بۆ ئێرە لەگەڵ یانەی سەفین شوێنێکی زۆر خۆشە هەر شوێنێک زۆر تایبەتە هەموو وەرزێک ناوازەیە. هیچ کوردیە زانی فێری کوردی بووی کەلیمە وشە فێری کوردی بووی؟ وابزانم تەنیا سپاس زۆر باش چۆنی باشی؟ جێنی باشە یەس سەر چاوە زۆر باشە.
لە پاڵ شاخ و سروشدا لە ڕێزی شوێنە گەشتیاریەکانی دیکەی باشووری کوردستان ئیدیکردنی یاری کایاک دەچێتە نێو پەرتووکی ڕێبەری گەشتیاری کوردستانەوە دەبێتە هۆکارێکی دیکەی ڕاکێشانی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان. یەکەم جار تۆیتە کوردستان؟ والله صار لي سنتين أنا تقريبا بكردستان. لە ڕاستیدا ئەوە نزیکەی 2 ساڵە هاتووم بۆ کوردستان بە دیاریکراوی بۆ هەولێر هەوڵ دەدەم شوێنە جوانەکانی کوردستان ببینم و بیان ناسم. كردستان ما شاء الله كلش حلوة كلش خوشة. کوردستان زۆر خۆشە. تەنانەت هاوڕێ بیانیەکانم کاتێک ئەو وێنانە دەبینن کە لە ئینستاگرام دایان دەنێم لێم دەپرسن ئەو شوێنانە کوێن چونکە دایانەوێ بێن. ئینستاگرام وانە بە دوای شوێنەکانەگەڕ؟ بەڵێ لە ئینستاگرام. چۆن هاتن بۆ ئێرە؟ لە ڕێگەی هاوڕێکانمەوە بەم شوێنەم زانی هەروەها و کەسانەی لەگەڵمدا کار دەکەن. زۆر شتمان لێرە کرد و کاتێکی خۆشمان بەسەر برد. کەش و هەوا زۆر خۆشە هەندێک گەرمە بەڵام خۆشی و جوانی شوێنەکە نەوەڵا من مەلەوانی نازانم و دەترسم بەڵام دوایەوەی هاتم بۆ ئێرە زیاتر هانیدام بۆ ئەوەی خۆم فێری مەلەوانی بکەم. هاوڕێکانم بینی هەمویان مەلەوانی دەکەن ئاوەکەش گەرم و خۆشە پشت بە خودداوانی فێربوونی مەلەوانی وەردەگرن. ئەو مەطعمە چکتکەیە زیاتر خەڵکی ئەو گوندە بەڕێوەی دەبن و هەندە خەڵکی دیکە چەند خواردن و سناکی گچکەیان هەیە چا هەیە قاوە هەیە کێک و میوە هەیە زۆر شت هەیە کاتێکێنەوە لە کایاک و لە مەلەکردن ئێرە خۆشی لێرە خۆتان تێرەکەت زۆر خۆشە پاشمە لە میوەکان خۆشە ئاوی سارد شەربەت هەیە ئەو شتانە زۆر باش. هەر لە سەوڵ لەدان بێزار بوویت دەتوانی لەگەڵ هاوڕەکانتدا چەند یاریەکی دیکەی وەرزشی تاقی بکەیتەوە وەک بالەی کەناردەریا، تۆپی سەرمێز و فیشە. کایاک یەکەم جار لە گریلاند وەکو گواستنەوە ئەمێری گواستنەوە بەکاریان هێناوە یاخود بۆ ڕاوماسی بەکاریان هێناوە لە ساڵ 1924ش وەکو ئۆڵمپیاد وەکو وەرزش ناسێنرا ئێستش هاتۆتە کوردستان لێرە گەشتیاران بۆ کات بەسەربردنی خۆیان و گەنجانیش بە هەمان شێوە دێنە ئێرە کایاک دەکەن. ڕۆژان عەبدوڕەحمان ڕوودا و دووکات.